تیشکە قورئانیەکان نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. وأوحينا إلى موسى وأخيه أن تبوأ لقومكما بمصر بيوتا واجعلوا بيوتكم قبلة وأقيموا الصلاة وبشر المؤمنين. ئێمە وەحشیمان نارد بۆ موسا و براکەی کە ئێوە بۆ هۆزی خۆتان لە میسردا چەند ماڵێک بکەن بە ئەنوا و ماڵانتان بکەن بە ڕووگە و نوێژەکانتان بە چاکی ئەنجام بدەن، مژدەش بدە بە ئیمانداران. دەکرێت لە فەرمانی وەئەجعەلوا بیوتەکم قیبلەتەنی ناوەم ئایەتە پیرۆزە ئەم شتانە تێبگەین. 1. خان و ماڵەکان پێویستە بە جۆرێک بنیاد بنرێن کە ڕوویان لە قیبلە بێت، هاوکات گەرمبوونەوە بە تیشتی خۆری ژمەی سەر دەبێت. 2. دەبێت ماڵەکان وایان لێ بکرێت کە بتوانن ئەرچی مزگەوت ڕابپەڕێنن، واتە لەلایەک جەخت لەم حەقیقەتە کراوەتەوە. في بيوت أذن الله أن ترفع ويذكر فيها اسمه يسبح له فيها بالغدو والآصال. وەلەلایەکی دیکەشەوە ئاماژە بۆ کۆمەڵێک ماڵی وەها کراوە کە لە هەموو سەردەمێکدا ئەرچی گرنگ ڕادەپەڕێنن. 3. فەرمان کراوە بەوەی هەموو ماڵێک وەک مزگەوت و پەرستگای لێ بکرێت. کاتێک لە ڕوانگەی ناوکۆ و پێشینەوە لێی دەڕوانین، ئەوە پێویستە ئینسان لە هەندێک کەلومەرجی تایبەتدا ئەو ماڵەی کە تێی دانیشتەجێیە بکات بە پەرستگا و خۆیشی ببێت بە زیارەتکاری بەردەوامی ئەو پەرستگایە. بە زیندووکردنەوەی خانە و لانەکەیشی بە عیبادەت لە بوون بە گۆڕ ڕزگاری بکات. هەرچەندە لە سەرەتای ئایەتەکە داوا دەردەکەوێت کە فەرمانەکە بە تایبەتی بۆ حەزرەتی موسا و هاڕون دابەزی بێت، وەلێ دواتر ئامۆژگاریەکە دەگەشتێنرێت و دەفەرموێت هەمووتان ماڵەکانتان بکەن بە مزگەوت. لە کاتێکدا کە هەلومەرجەکان گونجاو نین بۆ کۆبوونەوەی هەمووان لە جێگایەکدا بە مەبەستی نوێژ و زیکر و فیکر، ئایەتەکە دەفەرموێت ئەگەر بە شێوەیەکی نهێنیش بێت ماڵەکانتان بەکاربهێنن، یان کاتێک پەرستگاکانیان داخست هەندێک لە ماڵەکانتان بۆ ئەم مەبەستە تەرخان بکەن، یان سەرەڕای هەموو شتێک پەرستگا بنیاد بنێن و لە یادکردنەوەی پەروەردگاری خۆتان دوا مەکەون. وقال موسى ربنا إنك آتيت فرعون وملأه زينة وأموالا في الحياة الدنيا ربنا ليضلوا عن سبيلك ربنا اطمس على أموالهم واشدد على قلوبهم فلا يؤمنوا حتى يروا العذاب الأليم. موساوتی پەروەردگارە، بەڕاستی تۆ لە ژیانی دنیادا ڕازاوەیی و ماڵ و سامانت بەخشیوە بە فیرعەون و دار و دەستەکەی. پەروەردگارە، ئایا بۆ ئەوە پێت بەخشیون تا لە ئەنجامدا لە ڕێگەی تۆ لادەن؟ پەروەردگارە، ماڵ و سامانیان تەفر و تونا بکە و کوێری بکەرەوە، دڵیان بگوشە، چونکە ئەمانە باوەڕ ناهێنن هەتا سزا و ئازاری بە ئێش دەبینن. هەندێک لە قەیدی لیوضلوا عن سەبیلیکەی ناو ئەم ئایەتە پیرۆزە ئەم جۆرە مانایەیان دەرهێناوە. خوایە گیان، تۆ لە ژیانی دنیادا ئارایشت و سەروەتت بە فیرعەون و هۆزەکەی بەخشیوە، داخۆ بۆ ئەوەیە کە بەهۆیەوە کەسانی دیش دەڕێ دەربکەن. لە ڕاستیدا ئەم مانایە تەواو نییە. لامی ناو لیوضلوا عن سەبیلیکە لامی عاقیبەتە، و حەزرەتی موساش وەکو کەسێک کە زۆر بەباشی مەبەستە سوبحانیەکانی پشت ئەو بەخشینی سەروەت و سامانە دەزانێت، ئاگاداری دەرەنجام و سەرنجامی ئەو بەخشینەیشە. لەمڕۆوە پێمان باش و گونجاوترە بوترێت بۆ ئەوەی لە ئەنجامدا خەڵکی لە ڕێی تۆ دەربکەن، هەرچەندە خوای گەورە حەز بە کوفر و گومڕایی و سەرپێچی ناکات و نایەوێت، بەڵام ئەگەر بە فەرزی مەحاڵ بوایە ئەو کات ئەوان بە کردارە خراپ و ناڕەواکانیان گوێڕایەڵی فەرمانەکانی ئەویان دەکرد. تەنانەت ئەمە دەبوو بە هۆکاری نێردرانی پێغەمبەرانیش، بەڵام بابەتەکە هەرگیز بەم جۆرە نییە. پێش لە هەر شت لە قورئانی پیرۆزدا چەندین ئاەت هەن کە لامی عاقیبەتیان لەخۆ گرتووە، وەک
فالتقطه آل فرعون ليكون لهم عدوا وحزنا. ئەگەر بەو جۆرە مامەڵە لەگەڵ ئەم ئاەتەدا نەکرێت کە باسمان کرد، ئەو کاتمانە کە بەم جۆرەی لێدێت. ئالی فرعون حەزرەتی موسایان هەڵگرتەوە بۆ ئەوەی ببێت بە سەرچاوەی دوژمنایەتی و خەم و خەفەت بۆیان. دیارە لێکدانەوەیەکی لەم شێوەیەش ڕێی تێناچێت. پاشان لەبەر ئەوەی قەدەر لە یەک کاتدا و پێکەوە پەیوەندی لەگەڵ هۆکار و ئەنجام دەبەستێت، لێرەدا تەنها ئەو دەرەنجامە باز دەکرێت کە ئیرادەی خوایی پەیوەندی لەگەڵ گرێ دەدات و ئاماژە بۆ ویست و ئارەزوو هەوڵی ئەوان بەم ئاراستەیەدا نەکراوە. لە حاڵێکدا ئەسڵی بابەتەکە ئەوەیە کە ئەوان بەهۆی ئیرادە گوێرەی و کەسبیەکەیانەوە ماڵ و منداڵەکانی خۆیان کرد بە هۆکار و ئامرازی کوفر و گومڕایی، کەواتە لە ئەنجامدا ئەو شتانەی ئەوان خاوەنیان بوون بە هۆکاری چارەنووسێکی بەد و خراپ. واتە ئەوان لە بری داواکردنی هیدایەت تاڵبی گومڕاییەکی گوفتاری و کرداری بوون. خوای گەورەش بەدی هێنا، یان لە کاتێکدا کە دەکرێت بە ماڵ و منداڵ هەم بەهەشت و هەم دۆزەق بکڕێن، ئەوان هەرگیز بیریان لە یەکەم نەکردەوە. لە ئەنجامیشدا نیعمەتەکە بوو بە خودی نیقمەت. کاتێکیش بە تایبەت لە بەرامبەر کەسێکی هەژاری وەک حەزرەتی موساوە، فیرعەونێک هەبوو کە خاوەنی ماڵ و منداڵ و سەروەت و سامانێکی زۆر بوو، هەر یەک لە پاڵنەرەکانی وەک کیبر و لە ڕێدەرچوون و سنوور بەزێنی کە ڕێگرن لە بەردەم ئیماندا کاریگەری خۆیان دەرخست، ڕێگای گومڕایی وەک بڵێیت وەکو ناچاری و حەتمی لێهات. حەزرەتی موساش هاوڕێ لەگەڵ ئەم تێبینیەدا ویستویەتی بفەرموێت کە ئەگەر مامەڵەیەکی ڕەحمانی تایبەت نەبێت، سەرنجامی وەها ماڵ و منداڵێک هەروا دەبێت. سەبارەت بە لە ناوچوونی سەروەتەکانیشیان، یەک، دەگونجێت هەموو ماڵ و مڵکیان بەڕاستی لە ناوچوو بێت. دوو، یان خوای گەورە ماڵ و مڵکی پێداون بەڵام دەرفەتی سوودوەرگرتن لێیانی پێ نەبەخشیون. بۆ نمونە با بڵین دەوڵەمەندێک نەخۆشی شەکرەی هەیە، هەر بۆیە ناتوانێت بە دڵی خۆی بخوات و بخواتەوە، کەواتە سەبارەت بە ئەو دەوڵەمەندی و هەژاری یەکسانن. لەم ڕووەوە داواکردنی لە ناوبردنی ماڵ و سەروەتەکانیان مەجازیە و ڕاستەقینە نییە.